پاسی سەرۆکی پەرلەمان دەکەین بۆ ئەو پێشوازیە گەرمە داواکاری مامۆستایانی وانەبێژمان گەیشتاندا سەرجەم فراکسیۆنەکان لە پەرلەمان ئێستاکەش یاداشتی مامۆستایانی وانەبێژ بۆ ئێوەی بەڕێز ئەخوێننەوە لە پاش سڵاو و ڕێز ئێمە وەک دەستەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی 17,000 زیاتر لە مامۆستایانی وانەبێژ دەکەین. داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە سەرجەم لایەنی پەیوەندیدارەکان تایبەت بە کەرتی پەروەردە بێن بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژەوە کە ئەویش داواکاری مامۆستایانی وانەبێژ ڕوون و ئاشکرایە بوون بە هەمیشەیە هیچ داواکاریەکمان نییە. ئەوە زیاتر لە چەند ساڵە ئێمە وانەبێژی ئەکەین. مامۆستامان هەیە 11 ساڵە وانەبێژە هەیە 6 ساڵە یعنی ئەوانە مافی خۆمانە مافی سەرەتایی خۆمانە کە ببین بە هەمیشەی. ئەوجە بۆیە ئێمە ئەمڕۆ سەردانی سەرجەم فراکسیۆنەکانمان کردو سەرۆکی پەرلەمان داواکاری مامۆستایانی وانەبێژمان گەیشتان دەبڕێزی.